بەێستاش بێن بەیەکەوە باسی کۆمەڵە سەرنجەکانی ماسوولکە بکەین لە جسمماندا. Major groups of skeletal muscle. هەروەکو دەزانین ئێمە زیاتر لە 600 ماسوولکەمان هەیە لە جسمماندا. بچووکترینیان بریتیە لە stapedius muscle کەوا دەکەوێتە ناوەوەی گوێ، وەروەها گەورەترین ماسوولکەش بریتیە لە gluteus maximus کەوا دەکەوتە بەتن muscle واتە ماسوولکەی سنت. ئێمە skeletal muscle دابەش دەکەین بەسەر چوار کۆمەڵەی سەرەکیدا بە گوێرەی ڕیژنەکانیان. ئەو کۆمەڵانەش بریتین لە muscle of the head and neck مەسلەکانی سەر و مل، muscle of the trunk مەسلەکانی trunk، muscle of the upper limb وەروەها muscle of the lower limb مەسلەکانی پەلی سەرەوە و پەلی خوارەوە. muscles of the head and neck هەروەکو دەزانین ئەو مەسڵانەی کەوا لە سەر و ملماندا هەن بەرپرسیارن لە facial expression واتە جوڵەی ڕوخسارمان، وەروەها پێیان دەگوترێت mimetic muscle واتە مەسڵی لاساییکردنەوە. ئەو مەسڵانە بەسکینەوە بەسراون ئەو توانایە دەدەنە دەموچاومان کەوا ئێمە بتوانین کۆمەڵە ڕیاکشنە بکەین، وەکو ئەو ڕیاکشنانی کەوا بریتین لە پێکەنین یاخود تووڕەبوون. لە muscle of the head and neck چەند مەسڵەکی سەرەکیمان هەیە وەکو orbicularis oculi muscle لەگەر orbicularis oris muscle کەوا وەکو سفینکتەرە کار دەکەن لە دەوری چاو و دەوماندا. واروها ماستیکەیتەری مەسڵمان هەیە کەوا بە ماندیبڵۆ بەستراوە. ئەوانە گروپەکی مەسڵن کەوا temporomandibulار joint دەجوڵێنن لە بۆ chewing بەکاردێت واتە جوینی خواردن. یەک لەو مەسڵانە پێی دەگوترێت ماستەر مەسڵ کەوا مەسڵێکی زۆر بەهێزە لە بۆ chewing بەکاردێت. واروها extra ocular مەسڵمان هەیە کەوا لە دەوروبەری چاون یاخود پێی دەگوترێت muscle of the orbit لە بۆ جوڵانی چاو بەکاردێت. واروها muscle of the tongue واتە ماسوولکەکانی زمان یاخود lingual muscle کەوا لە بۆ تامکردن بەکاردێن فانکشنەکانیان، وەروها chewing و swallowing قودانی خواردن و لە بۆ قسەکردن بەکاردێ لەگەڵ پاکردنەوەی oral cavity مان. pharyngeal muscle ماسوولکەکانی گەرو ئەو ماسوولکانە oral cavity دەبەستنەوە بە esophagus زیاتر لە بۆ تێپەڕبوونی خواردن بەکاردێت لە بۆ پرۆسەی swallowing واتە قودانی خواردن. واروها muscle of the laryngeal شمان هەیە کەوا وەکو air conduction بەکاردێت و لە بۆ قسەکردن بەکاردێت. واروها موڤمنتی epiglottis airway protection. muscles of neck ماسوولکەکانی مل هەروەکو لە وێنەیەدا دیارە ئێمە چەند ماسوولکەیەکی سەرەکیمان هەیە لە ملدا لە بۆ جوڵانی سەر و مل بەکاردێت ئەو ماسوولکانە. پلاتیسمان مەسڵ وتمە ناوەکەی لە پلاتس هاتووە واتە فلات مەسڵێکی تەختە لە سوپەرفیشەڵی ملمان. واروها sternocleidomastoid مەسڵ کەوا بە گوێرەی ئۆریجین و ئینسێرشنەکەی ناونراوە. باو جارە بین باسی muscle of the trunk بکەین. muscle of the trunk دابەش دەبێت لە بۆ back واروها thoracic واتە chest لەگەڵ abdomen بەشی زێک لەگەڵ pelvis بەشی حەوزمان. بابزانین مەسلەکانی back چنە. function of the muscle of the back لە بۆ چیە؟ لە بۆ ڕاوەستانی جسممانە باشە. واروها movement of the spine هەروەکو دیارە وێنەکە stability of the trunk coordination between the limb and trunk پەیوەندی دروست دەکەن لە نەحمەی پەلەکان و ترانکمانەوە. superficial back muscleمان هەیە لەگەڵ deep back muscle ئەوەی دیاری کراوە ئەوەیان بریتە لە superficial back muscle کەوا لە دوو لێر پێک دێتن. ئەو مەسڵانە مەسڵی سەرەکین لە بۆ جوڵانی لیمپەکان زیاتر بەکاردێ وەکو trapezius muscle واروها latissimus dorsi muscle هەروەکو لە وێنەدا دیارە مەسوولکەی برۆدە زۆر بەرینە و لە لای پێشەوەژڕا بە حەسەن دەتوانی بیبینیت هەروەکو لە وێنەکەدا دیارە. deep back muscleمان هەیە. deep back muscle پێیان دەگوترێت true back muscle لە بۆی جوڵەکانیان لەسەر vertebrae واتە جوڵەکانیشان هەر لە بۆ جوڵەی پشتت بەکاردێ بۆی پێی دەگوترێت true back muscle. erectile spinae muscle کەوا لە بۆ ڕێککردنەوەی جسمت بەکاردێت بۆی بتوانی لەبارەی ڕێک پێک ڕاوەستی. muscle of the thorax ئەو ماسوولکانی کەوا دەکەونە سینگ ئەوانش بریتین لە pectoralis major serratus لەگەر intercostal muscles produce upper limb movement pectoralis major muscle واروها serratus anterior muscle کەوا وەکوم شەڕە واروها intercostal muscles کەوا responsible لە بۆ ventilation لە بۆ هەوا گۆڕین. anterior lateral abdominal muscle ئەو مەسڵانەی دەکەونە abdomen کەوا پارێزگاری لە ئۆرگانەکانی ناوە دەکەن.
ئەو مەسڵانەش بریتین لە rectus abdominis مەسڵ لەگەڵ oblique مەسڵەکان. muscle of the pelvis مەسڵەکانی حەوزمان کەوا پارێزگاری دەکەن لە reproductive systemمان وەروەها urinary systemمان. بەئێستاش بین باسی muscle of the upper limb بکەین مەسڵەکانی پەلی سەرەوە. upper limb دابەش دەبێت لە بۆ shoulder، arm وەروەها forearm لەگەڵ hand دەستمە. یەکەم جار بێن باسی shoulder بکەین. scapulohumeral مەسڵمان هەیە کەوا کوروپەکچی مەسڵن. ئەو مەسڵانە کەوا scapula بە humerusەوە دەبەستنەوە هەروەکو لە وێنەکەدا دیارە. ئەو مەسڵانە بریتین لە deltoid مەسڵ لەگەڵ کۆمەڵە مەسڵە چکە لە بۆ موڤمنتی shoulder بەکاردێت وەکو شێوێش سەرەکی وەروەها stabilize glenohumeral joint دەکا وەکو deltoid مەسڵ کەوا شێوەی دڵتای هەیە، subscapularis مەسڵ، supraspinous مەسڵ، infraspinous مەسڵ. ئەو مەسڵانەش هەموویان shoulder مەسڵن. پاشانجی ئەمە مەسڵەکانی ئارممان هەیە. مەسڵەکانی ئارم هەروەکو دیارە anterior flexor مەسڵمان هەیە لەگەڵ posterior واتە دەبنە دوو compartment anterior لەگەڵ posterior. anteriorەکە لە بۆ flexion of the elbow joint بەکاردێت هەروەکو biceps brachii مەسڵ لە کاتی contractionدا flexion بە elbow joint دەکا. posterior extensor مەسڵمان هەیە لە پشتەوە کەواتە posterior compartment لە بۆ extension بەکاردێت کەوا مەسڵی tricepsە ماسوولکەی سێسەر. triceps brachii مەسڵ کەوا لە بۆ extensioni elbow joint بەکاردێت. مەسڵەکانی forearm ئەوانش هەروەتر دابەش دەبن لە بۆ دوو compartment anterior and posterior. anterior flexor لە بەرەوەی ئیشی flexioni wristیا هەروەکو دیارە مانمونەچە ئەو مەسڵانە وەگرین کەوا بریتیە لە flexor digitorum superficialis مەسڵ کەوا ئیشەکەی بریتیە لە flexioni دیجیتەکان flexioni پەنجەکان. وەروەها posterior extensor muscle of the forearm کەوا ئیشەکەی بریتیە لە extensor واتە extensioni wrist دەکا وەکو brachioradialis muscle یاخود extensor digitorum muscle کەوا بریتیە لە extensioni پەنجەکان. digit واتە پەنجە. muscles of the hand لە بۆ گرتنی شتەکان و هەروەها بەکارهێنانی مۆبایل و بابەتەکانی کە بەکاردێت وەکو dorsal interosseous muscle. interosseous واتە لە نێوین ئێسکەکان ناوین ئێسکەکانی پەنجەماندا لە لای پشتەوە لە لای دۆرساڵدا ئەمە مەسڵەکمان هەیە کەوا پێی دەگوترێت dorsal interosseous muscle. بابین ئەوجارە باسی muscles of the lower limb بکەین ماسوولکەکانی پەلی خوارەوە کەوانش دابەش دەبن بەسەر چەند کۆمەڵەیەکی سەرەکیدا. بەشی یەکەم پێی دەگوترێت gluteal region واتە بەشی سمتمان، بەشی دووەم پێی دەگوترێت thigh بەشی ڕانمان، وەروەها leg بەشی لاقمان و بەشی foot بەشی پێمان. gluteal region gluteal مەسڵەکانی تێدایە ماسوولکەکانی سمتی تێدایە کەوا ئەوانش stabilize pelvis و femur دەکەن پێکەوە کەواتە stabilize hip joint دەکەن. ئەو مەسڵانش بریتین لە gluteus maximus، gluteus medius، gluteus minimus. هەروەکو دیارە لە وێنەکەدا ئەویان بریتە لە gluteus maximus وەروەها tensor fasciae lata کەوا دەکەوێتە لای laterally ئەویش مەسڵەکە لە مەسڵەکانی pelvic. و inner hip مەسڵمان هەیە ئەو مەسڵانە دەکەونە ناوەوەی pelvis. ئەو مەسڵانە لە بۆ stabilize jointەکەی زیاتر بەکاردن stabilize hip joint وەروەها production movement of the hip joint. بەئێستاش بێن باسی بەشی thigh بکەین کەوا پێک دێت لە three compartment anterior لەگەڵ medial لەگەڵ posterior compartment. anterior muscles of the thigh کەوا لە بۆ extension of the leg بەکاردن. quadriceps femoris مەسڵی تێدایە کەوا یەکە لە بەناوبانگترین ماسوولکەکان. وەروەها medial adductor مەسڵمان هەیە of the thigh کەوا دەکەوێتە لای medial compartment لە بۆ adductioni femoris بەکاردێت لە بۆ adductioni leg بەکاردێت. adductor magnus مەسڵمان هەیە لە ناویدا کەوا یەکە لە بەناوبانگترین مەسڵەکانی adduction medial compartment. وەروەها posterior مەسڵەکانمان هەیە لە thigh posterior مەسڵەکان وەکو hamster مەسڵ لە بۆ extension of the thigh بەکاردێت وەروەها flexion of the leg بەکاردێت هەروەکو جوڵەکان لە ڤیدیۆکەدا دیارە. یەک لە مەسڵە بەناوبانگەکانی بریتە لە biceps femoris مەسڵ ماسوولکەی دووسەری thigh. بەئێستاش بین باسی ماسوولکەکانی leg بکەین کەواش دابەش دەبێت بەسەر چەند کۆمپارتمنتێکدا کەوا ماسوولکانە بەکاردێن لە بۆ ڕۆیشتن و ڕاکردن و هەروەها سەماکردن شایکردن. ئەو مەسڵانە دابەش دەبن لە بۆ anterior extensor muscle of the leg هەروەکو لە وێنەکەدا دیارە لە بۆ dorsiflexion of the foot بەکاردێت کاتێکەوە contraction دەکا جوڵەی dorsiflexion دروست دەکات. وەکو tibialis anterior muscle کەوا دەکەوێتە بەشی پێشەوەی ئێشی tibia. وەروەها extensor digitorum longus muscle کەوا extension دەکا بە دیجیتەکان بە پەنجەکان.
و lateral muscle of the leg مان هەیە کەوا دەکەوێتە لای laterally ئەو مەسڵانە responsible لە بۆ جوڵەی eversion of the foot eversion وهروها posterior flexor muscle مان هەیە لە لێگەکان ئەویش دەبێت بەکاری لە بۆ flexion جوڵەکەی چیە plantar flexion of the foot plantar flexion of the foot کاتێکەوە contraction دەکا جوڵەی plantar flexion دروست دەکات ئێمە ماسولکەیەکی سەرەکیمان هەیە لە کۆمپارتمنتەکەەوە پێی دەگوترێت triceps series muscle triceps series muscle لە دوو بەشی سەرەکی پێک دێت ئەوانش بریتین لە بەشەکانی gastrocnemius muscle وهروها soleus muscle بابینە جارە باسی muscles of the foot بکەین مەسڵەکانی پێمان muscles of the foot لە بۆ چ بەکاردێت لە بۆ جوڵانی پەنجەکانی پێمان بەکاردێت یەک لەو نمونانەی کەەوە باسی کردووە بریتیە لە dorsal interosseous muscle of foot ئەمە dorsal interosseous muscle مان هەیە لە هاندماندا وهروها dorsal interosseous muscle مان هەیە لە فوتماندا interosseous واتە لە نەحبین ئێسکەکان کەواتەوە مەسڵانە لە نەحبین پەنجەکاندا پێک دێن لە بۆ جوڵانی پەنجەکانی پێمان